بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لە سەر قۆناغەکانی ڕێککەوتنی هەرێم و بەغدا. ئایا ڕێک دەکەون یاخود ڕێک ناکەون؟ بەکوێ گەشتووە؟ ئەگەر ڕێک بکەون چۆن ڕێک دەکەون؟ گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکچۆمان محەممەد شارەزای یاسایی. کاکچۆمان سڵاو لێبێ بەخێرات سەرسەوە. زۆر سپاس. کاکچۆمان بە ڕوانینی تۆک و شارەزایەکی یاسایی. بەڵێ ڕێککەوتنەکە هەرێم و بەغدا ینی ئەکری نایبین ڕێککەوتن و ڕێککەوتنێکی کامل و ئایا هەر لە ئاساسەوە ڕێک دەکەون بە بڕای تۆ؟ بەڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کورساتی ئازیز و جەنابتان هیوای سەرکەوتنێ بۆ خوازم. لە ڕاستیان مەوزوعی ململانی نێوان هەرێم و بەغا ئەڵێ عوامێکە ئێمە گیرۆدەین ئەوە زیاد لە 10 ساڵە بێ لەو کاتێک کە بە فەرمی ئێمە لە 2014 دەستمان برد بۆ ئابووری سەربەخۆ بە قۆناغ ئێمە ململانی تونمان هەیە لە مەوزوعی دارایی و موچەیە لەگەڵ بەغدادا ناچینەوە بۆ ڕابردوو. بەڵام بەتایبەت لە 28 پێنجەوە کە کتابێک لەلایەن تەیب سامیەوە هاتووە بە ڕوونی ئەڵێ ئێوە ڕەسیدتان نەماوە بۆ ئەو 3 ساڵی کە 24 و 23 و 24 و 25 ئیتر کێشەکە تەقیەوە چکەیتر کاڵێ ڕەسیدە نەماوە ینی 8 مانگی تر تۆ موچۆ پێ نادرێ لە مانگی 5 حسابیکە تا مانگی یەکی 26. ئەمە ینی کێشەکانی زەقتر کردەوە تونتر کردەوە تەفاوز و گفتوگۆ هەیە بەتایبەت ڕاستەوخۆ لە دوای جەژنی قوربانەوە سەردان وەفدێک لە بەغدادەوە هاتووە ئەمان چوونەتەوێ بە ئێستاشەوە کە ئێمە لە حزوری ئێوەی بەڕێز و ئەم کەناڵە بە ڕێزای گفتوگۆکەین نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و بەغداد لە کۆبوونەوەیان بۆ ئەم مەلەفە لەگەڵیشی هەر 4 سەرۆکایەتەکەی عێراق پەرلەمانی عێراق سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی حکوومەت ئەنجومەنی دادوەری هەمویان لە ئۆفیسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆیەکی توڵانیان بۆ ئەم پرسە ئەوەی کە ئێستا دەرەکەوێ ئەو دەشکانەوەی کە لە بینی هەرێم و بەغدادا هەیە کێشەی موچە ئاڵێنراوە بە یان ئەو ئەرکانەیان کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەغداد بەردەوام دووبارێکاتەوە سێ ئەرکە مەوزوعی ڕادستکردنی نەوتە مەوزوعی داهاتی ناوخۆی و یان داهاتە فیدراڵی و نانەوتیەکانە مەوزوعی تەوتینە ئێستا تقریباً تەوتینەکە تۆزێک خەفەکراوە داهاتە ناوخۆکەش خەریکە گفتوگۆکان لەسەری نزیکن لە یەکەوە بۆ ئەوە بەڵام ئەوەی کە زیاتر نقطەی میحوەری و کێشەیە مەوزوعی نەوتە مەوزوعی نەوت بۆتە گرفتێکی گەورە بۆ چارەسەرکردنی پەیوەندی نێوان هەرێم و بەغا ئەم مەوزوع ئەوەندە گەورەیە ینی ئەوەندە دوورن لە یەکەوە لەسەر مەوزوع ئەوارەك بەڵێوە گەورەیە بەچی تێڕوانینێکی هەڵە لە هەرێمی کوردستانەوە هەیە جا هەڵەیە بەچی لەوەی کە ئێمە ئەم دەستورە کە بە ڕەحمەت بێ لە سەردەمی مام جەلال و کاک نەوشیروان و ئەو خەڵکە ئەوانەی ترادانراون هەتا کاک مەسعودیشەوە ئەم دەستورە کۆمەڵە سیغەی داناوە بۆ ئیدارەدانی مەلەفی نەوت ئێمە پێمان خۆش بە یاخودنا ئەو باسی مەعانەکە ینی پێکەوە ئیدارەدانی تۆ ئەوەشی نەکردووە و ئێستاش بەپێی هەم دەستورەکەت بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بەپێی قانونی موازنە بەپێی قانونی ئیدارەی مالی تۆ ئیلزامە لەسەری ئابەم فۆرمەنەوت نەفرۆشی ئابەم سربەخۆی و ئابەم جۆرەی کە لە ڕابردووە بە بۆری بۆ ئەو ڕێگەیەمان لە گیرە ئێستا بەتەنکەر و ئەوە ئەم تێڕوانینە هەیە لە کاستە سیاسەکەی ئێمەوە قەنەعەتی بەوە نییە ئیدارەی مشتەرەک کاکە مناڵین تەسلیم بوون کاکە بۆی نەڵن ئەمانە جاش و خۆفرۆشن و ئەوە بە ئەوە چکە ئێستا وێنەیەکی دروست بووە کاکڕانکۆ ئەتەوێ هەندی حقایق بڵێ کە ئیلتیزامەکان تەقسیری هەیە لایەن هەرێمەڵێن ئەمە جاش و خۆفرۆشە یعنی یەکسەر هینەکە حازرە پێناسەکە هەوێکە تێنێ والله زۆر خۆمان لەوانە بە دڵسۆسترە زانی بۆ ئەم خاک و نیشتیمان و کە سوکارمان قوربانیاوە کە ئەوان ئیدیعای فشە قەومیشەکەن بەسەر چاو ئەم فەلسەفەیە بێ کۆتایی پێبێ ئامادەی پێکەوە مەلەفی نەوت ئیدارە بن تا ئێستا ئەم تێڕوانینە لایەن کاستە سیاسیەکەەوە نییە قەنەعەتی بەوە نییە کە ئەرکێک لە سەرشانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەیە کە پێکەوە مەلەفی نەوت بەڕێوەبن هەر لەبەر ئەوەشە مەلەجی ڕێەکرێت بەردەوام ئیسرارەکرێت تەسلیم نابن گفتوگۆکان تەفاوز ئەرکەکان دائەنرێ جێبەجێ ناکرێت کاگڕانکۆی بەڕێز من دوێنێ نووسینێکم نووسی بوو سێرچێکم کرد بۆ ئەو قانونی موازنانەی کە لە 2006 دەرچووە لە پەرلەمانی عێراق بڕۆ جەنابەت ڕۆژنامەنووسێکی ورد و بنکۆڵکاری سێرێکی بکە ئەو ئەرکانی کە لە ڕابردووە لە سەرشانی هەرێم ببووە ئەرکی زۆر سادە و ساکار بوون ساڵ بە دوای ساڵ تۆ ئەرکت جێبەجێ نەکردووە ئیلتیزامت جێبەجێ نەکردووە یان حەسمی ئەم نیزاع نەکردووە بەهۆی ئەوەی ڕاستە لە بەغاش قانونی نەوت و غاز دەرنەچووە بەغات ساڵ بە ساڵ ئەرکەکانی قورستر کردووە لەسەرێ لە قۆناغێکە ئەوان ئەیان و بەس داتاکانی خۆتانمان پێ بڵێن داخلی بەیاناتی هینی ئیتیحادی کە سجلی ئیتیحادی کافیە لە قۆناغێکە یانوت کورە هەر بۆ شیرینی 50,000 مامەنی ڕۆژانە کافیە هاتە سەر ئەوەی لە قانونی موازنەی 2007 و 1990 کردیان بە 250,000 بەرمی ڕۆژانە لە قانونی موازنەی 23 و 24 و 25 یەکەم جار 460,000 بوو کاگڕانکۆ دوایی جێگیریان کرد لە 400,000
ئێستا دۆخەکە گۆڕا دوای قرارەکەی محکەمی اتحادی ئەڵێ هەبێ هەمی بن هاسەی من مەبەسم یەک شتە ئەو تێڕوانی تۆ هەتا هەر ڕێ ناکەویت هەر تەفاوز ناکەی هەر ڕێکەوتنی شەکەیت و جێبەجێ ناکرێ بەغاش ڕۆژ بە ڕۆژ شەرتەکانی تەعجیزی ترە بێ زیاترە بێ لەسەر ئێستا گەشتۆتە ئاستێ ئەڵێ من هەمووی مەوێ بەشێکی ینی بۆی بزانی بەدبەختەکە گەشتۆتە کوێ لە قۆناغێک یەکەم جار داوای 50 نەکرد 50,000 بەرمی ڕۆژانە ئێساڵێ 50 تانەینێ بۆ پێداویستی ناوخۆ لە تەفاوزەکان یانەکە باسەکرێ و ئەم مەوزوعی نەوتەش بۆیە وا قەبە بۆ ئاڵۆزبووە کاک ڕانکۆی بەڕێز ئاڵێنراوە بە مەوزوعی کۆمپانیەکانی کۆمپانیا ئەجنەبیەکانە بۆی ئەو گرێبەستانی کە کراوە ینی ئێستاوانی بوون بە خاوەن ماف ینی خاوەنی بۆرین و خاوەنی ئەوەن و کور هەندێکیان بە سەوزی پێیان فرۆشراوە ینی نەوتەکە دەرناتووە پێیان فرۆشتون ینی ئەم جۆر ئەغدانی کە حکوومەت هێرم لە ڕابردووا کروێتی بەدبەختیەکی گەورە بۆ ئەم هەرێمە ئەمانیان هێناوەتە ناو معادلەکە ئەوەشمان لە یاد نەچێت کاک ڕانکۆ مەوزوعی نەوت بە تایبەتی لەم تەوقیتانەیە ئەگەر ئەوەی پێی وابێ ڕەهەندی ئیقلیمی و دەولی نییە والله لە دۆخی هەرێم و عێراق تێ نەگەشتووە بە تایبەت ئەو تەسریحاتانی کە لە ڕابردوو لەلایەن بەڕێز کاک مەسعودەوە کە درا پێش شەڕی ئیسرائیل و ئێران ئەو تەسعید و تونکردن و ئەوە و ئەو دەستبردن بۆ گرێبەستە غازیانە وردە بەخای کۆ کردەوە بە تایبەت و خەیاڵ پڵاوێکی شەبوو ینی بەڕاستی مە خەیاڵ پڵاویە تۆ سیاست و ڕوئیاکانە لەسەرەوە تە بەنابکەی بڵێ وەڵاوە لە ئێرانە درێ و دۆخەکە لاوازە بێ و دۆخی عێراق تێکە چێ و ئێمەش دەسەکەینەوە بە فرۆشتنی نەوت و بەسەر بەخۆ و دۆخ ئەم خەیاڵ پڵاوی لە کوێ هاتووە ینی ئەمە چەند جار ئێمە لە مەوزوعی ریفراندۆمەوە جامە بەسم چییە یتە سەرەوەی ئایا ئەمە ئێستا گەنە ڕێکەوتن ئەو فشارانی کە ئەکرێ کاک ڕانکۆ فشارێک هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمریکا بە هەموو قوتی خۆی لەسەر خەتە بۆ ئەوی ڕێکەوتن بکرێ بە ئاشکرا بەیاننامەکانی پێرەیان کە لێرە بە ئاشکرا قسە کراوە ئەم کۆبوونانی کە ئەکرێت بەشێکی فشاراتە بۆ ئەوەی ڕێکەوتن ڕووبە ئەگەر گریمان ڕێکەوتنیش ڕووبە چکە دۆخەکە زۆ خراپە باوەڕ فەرمو ئەم ڕێکەوتنانە کاتین باوەڕکە موسەکینە چکە ئاوەڕ بەرەوە بۆ ئەم خولە زۆر ناڵێ ئەم کابینی حکوومەتی یاریمی کوردستانە چوار ڕێکەوتنیان کردووە ئاخیریان 1/2/2025 ئەینیان و زمانی دوان زەمانمان کردووە بە ئاشکرا نیان و ئەوە خەمتان نەبێ ئەوە لیستەکە ئەمە بوو بە بنەما یان زەمانکەی تر بە مسۆگەریێنین لەبەرەوەی لە چوارچێوەی جێبەجێکردنی بنەما دەستوری و یاسایەکان نەبووە ئیلتیزامەکان نەبووە دیسان عرقەلەی بۆ دروست بووە کاکسۆمان پێدوانیە ڕێکەوتنەکانی ترکە کراوە لە هەرێمی کوردستان تا ڕادێک لە نقطەی قوتەوە کردوێتی بەڵام ئەم جارە جیاوازترەوە 2 مانگە بەغداڵە و من موچار نانێرم خۆن و توانی و هیچ بکەیت جایەتە سەرەوەی ئایا هەرێمی کوردستان ئەو تەسریحاتەن یا ئەو فشاری کە تەسعیدی کرد لەگەڵ بەغدادا ئەوە 2 مانگەکە نزیکی 67 ڕۆژە کاک ڕانکۆ موچە دابەش نەکراوە تۆ پێمان بڵێ ئەو کارتانی کە لە بەردەست توایە ئەم تەسعیدکردنە ئەم فشارە کارتەکانت ئەوەندە بەهێزە لە بەرامبەر عێراقا تۆ ڕێناکەوی لەگەڵیا و حەزی شەکەم یەک نقطەیە بیلم ئەم دۆخی کە ئێستا کەوتۆ بۆ موچەخۆران و دۆخی هەرێمی کوردستان غێ ئەگەر ئەمانوێ ئینقازێکە بێ بۆ ئەم وەزعە غێری ڕێکەوتن لەگەڵ بەغدادا هیچ منفەزێکی تر نییە باشە تۆ ئەمە ئەزانی بۆ کاک ڕانکۆ بە ئاشکرا لە دوایین کۆبوونی ئەنجومەنی وەزیران ئەوانە لەن چیە من 160 ملیارمان لایە دا ئەمە بەدبەختێکی زۆر گەورەیە کاک ڕانکۆ ینی ئەم هەموو واز لە فرۆشتنی نەوت بێنە کە لە ماوەکانی 28 مانگی ڕابردووە نزیکی 258 میلیۆن بەرمیل لەو فرۆشراوە ملیارە دۆلار خەرزارن کاک ڕانکۆ ملیارە دۆلار قەرزارن لەسەرەوەی 28 مانگە ینی لەگەڵەوەی کە فرۆشتویشانە هەر فرۆشتنەکە هەر بەرمیلەی 4 دلار زەرەریان کردووە ئەمە چ عەقڵ و منتەقێک ئەمە قوبوڵەکە ئەمە چ حکومڕانیەکە کاک ڕانکۆ من مەبەسم چییە تۆ ئەوە نەوتەکەت ئاوا وەکو سەرچاوێکی دارای ئابەوە دەردەبردووە ئەم هەموو خاڵە گومریانەت هەیە زەریبەت ئەیە ئەوەت هەیە باشە ناشوانی بکرێ هەر ئەوەندە طبعا من پێتەڵم هەر 4 دلار زەرەر کراوە بەرمیلی بەد بەپێی ئەوەی کاڵێن ئێمە ملیارێک دلاری کۆمپانیەکان قەرزاری 258 بەرمیل حساب کە بڕۆ جەنابەت تحقیقێکی دیا بکە هەر بەرمیلەی 4 دلار زەرەریان کردووە باشە پێمان بڵێن ئەمە بۆچی ئەکەن من مەبەسم چییە تۆ ناتوانانی موچەیەکی پێ بدرێ کاک ڕانکۆ موچەیەکی پێ نادرێ بە ئاشکرا وتراوە ئەگەر بیانەوێ ئەتوان خۆیان کۆکەنەوە موچۆ پێ نادرێ مۆزوعی غازەکە ئاوا جارێ ماوەتەوە تۆ سێم بەدبەختیە نەوتە حەل نەکردووە ئەچی دەست بۆ غازەبەی نەوتە حەل نەکردوی دەست بۆ غازەبەی غازەکەش ئەوە ماوەتەوە کە عەقدێکی زەبەلا باشە ئەو کارتانی کە لە بەردەست هەرێمان منن تۆ جا باسی چی شەکرێ وەڵاوە ئێمە کشێنەوە لە پرۆسی سیاسی وەڵا ئێمە بۆ نمونە بەشداری هەڵبژاردن ناکەین وەڵا لەم ڕێکەوتنانەیە تێبینی شتێ بکە کاک چۆمان بەڕێز دکتۆر فواد حوسێن لە سەردەمی ڕێفراندۆمەوە نوێنەری کورد بوو بەڵێ پەیامی کوردی بە بەغدا گەیاند زۆر ڕاستیمان ناو فڕۆکەکە فڕۆکێ
چوونە بەغدا وتیان پەیامی کورد دەدەین بە بەغدا وڵێن بای بای بەڵێ وایە بەڵێ وا بوو ئێستا ئەو نوێنەری عێراقا پەیامی عێراق بە هەرێمی کوردستان دەکەن بیستە بەیانیستا ئەو هەتا بن باس کراوە لە کۆبوونەوەیەکی سەرۆکی وەفدی ئەنجومەنی ئابووری باڵا بووە کە باسیەوەکە ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدادا ڕێنەکەوێ زەرێکی گەورەیەکە تۆ کوردیشی لەوێژی نوێنەرایەتی کورد دەکەیت و ئابە و فۆرمەسی معادلەکە چۆن عکس بۆتەوە بەزەوەی ئەوەی لە حەقیقەتیشە ئەی تەب آخر حەقیقەتە بەڵام ئەی بۆ حزبەکەی بەخسەی ناکە ئەی ئەم هەموو خەڵکە دڵسۆزە لە وڵاتاڵێ کاکە ئەگەر توانات هەیە خۆت ئیدارە بی خۆسەری توانای خۆ بەڕێوەبردنی هەیە ئەم خەڵکە مەخەڵەتێنەوە بڕۆ لەگەڵ بەغابی کە قەتیعە کە توانات نیان بەدەستەوە ئاجاو نقطەی زۆر گرنگە ڕون و ڕەوان لەگەڵ ئەو وەفدە بەڕێزەی کە بۆ داواکاری هەڵەبجە چووبوونە لای بەڕێز مەسعود بارزانی لەوێ دەوترێ بە ئەمە زانیاریشە دەوترێ باسیەوەی کردووە کە تا پێنجشەمە گەر نەگەنە ڕێککەوتنیانی و دوسێ ڕۆژی ئایندە ئەوە پارتی دموکراتی کوردستان لە پرۆسی سیاسی دەکشێتەوە وڵی ئەم بابەتانە زوو باسەکرێ بەڵام تۆ لە قۆناغ لە تەوقیتێکا باسی کشانەوەکەی کە تەڕەفی لاوازی سێ ئەم بەدبەختیەکە دوو هەندێک نقطە هەیە بن بە قووەت بۆ کشانەوەکە و تۆ جارێک لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان یەکێتی لەگەڵ تا حزبەکانی تر هەمویان لەگەڵم جوڵی تۆیان ینی بۆی کورد بکشێتەوە نەک پارتی ئەمە ئەم دوو شتە فەرقی هەیە ئایا هەموو هێزەکانی تر لەگەڵ ئەم جۆرە کشانەوان ئەمەگەر بکشێنەوە مۆقفێکی حراجی دروستەکەن بۆ حزبەکانی تریش دیسانەوە دروشمێکی خۆت سەرەتاوتت ئەوەی کە لەوێ ماوەتەوە جاشە و ئەوەی کە ئاگەڕێتەوە کوڕی باشە ئەو تۆمەتە گەر هەر خەڵشەبیکە بە پارتیشەوە ئەگەر بەو منزورە سێریکی وڵا کەس بەقی ئەوان شانی عێراقیەکان مازناکە کورد دوولت نەبێت من مەبەسم یەکشتە من مەبەسم ئەوەیە ئەم قسەم خەمێکە بۆی کارتەکان کارتێ بێ نەسووتێ هەمووی بە یەکەوە هەتا نەک یەکێتی و پارتی حزبەکانی دەرەوەش هێزەکانی معارەزە کاک ڕانکۆی بەڕێز دۆخێ دروست بووە فەرمانبەر توانای ئەوەی نییە بە سیارەکەی بەنزینێ بکاتە سیارەکەیەوە بڕوا بۆ دەوام دۆخێ دروست بوو خانەنشینان لە لێواری کولەمەرجی و لە لێواری ژیانێکی سەختان 16 ڕۆژە موچە نەدراوە یعنی ئەمە هی ئیسەهی مزایدەنی ئامادەکاری بۆ ئینتخاباتی یانزەکەن عیبە وەڵا شەرمە فەرمانبەر و خانەنشین و خەڵک ینی من مەبەستم یەک نقطەیە تۆ ئەمە وەکو پێدەهینە ناوخۆیەکەیەک ریزیەکە گەرەمەد نەبێ ئەی لەگەڵ ئاستی نێو پشتیوانی نێودەوڵەتی کاکی من ئەمریکا بەڕوونی ئەڵێ ڕێبکەوە لەگەڵ بەغدادا ئەڵێ ڕێبکەوە بەڕوونی پێتەڵێ ئەڵێ ڕێبکەون فشاری شەکات تۆ ڕێناکە یەکشەیتەوە ئەم سەنەدە لە کێوە هێناوە خۆ بەشێکی پشتیوانەکە لە ڕابردووە ئەمریکا پشتیوانەیەکی گەورەی هەرێمی کوردستان بووە لە زۆر مەجاالە هەرێمی کوردستان زۆر زادەوتێت لە ڕابردوودا وەکو دەوڵەت مامەڵی کردووە ئەم وەکو دەوڵەتیش مامەڵی لەگەڵ کراوە بەڕاستی بێگومان باشە ئێستا ئەوەی کە بەغدا داوای دەکا بچووکردنەوەی دەسەڵاتەکان یاریمی کوردستانە یان نا ئەوە پێشتر ئێمە بەڕاستی لە دەسەڵاتی خۆمان زیاتر مامەڵەمان کردووە قوبوڵ کراویش بووە خۆی بەشێکی ئەلحەق نەزعەیەکەی لە بەخاوە بۆ لە قاڵبدان یان بۆ کۆتکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەم دەستورە زەمانەتێکی باشی تایە بۆی هەرێمی کوردستان خاوەنی پەرلەمان بێ خاوەنی حکوومەت بێ خاوەنی ئەوە بێ من لەم نەزعەتی یەگەم بەڵام ئەگەر خەڵکێک پێی وابێ ئەیتر بەغا دانیشتووە بەس بۆی لە کورد لە بۆتە بە هەرێمی کوردستان لەوە بە ئێمە چەندی قەراراتی محکەمەی ئیتیحادیمانەیە لە مەسلحەتی خەڵکی هەرێم و قەوارەکە و مادەی 140 و زۆر شتمان هەیە و بە ئێستاشەوە لە ساڵی 2024 11 تریلیۆن دینار لە بەغاوە هاتووە بۆ تۆ کاک ڕانکۆ 11 تریلیۆن هاتووە من دیفاع لە بەغا ناکەم وەڵڵا موسسەکانی خۆم موسسەی حزبی ناڵەمی پارتی وێژێتیوانە هەرێم و قەوارەکە ئەوە ینی بۆکو دڵم وەکو چاوم خۆشمانێ وەکو جەناب و خەڵکە قوربانیمان بووە بەڵام ئەم فۆرمە ئیدارەدانە ئەم فۆرمە خیتابە بۆی کە پێ وابێ بەغا ئاوە ئێمە خەڵەتمان کردووە لەو تەوقیتەی کە دنیا بە ئێمە و ڕێفراندۆم مەکەن دەست مەبن بۆ ئابووری سەربەخۆی سیاسی لەو تەوقیتەی کە ئابووری سەربەخۆمان ینی سەربەخۆی ئابووری سەربەخۆی سیاسی هەمان دۆخە پێمان دەڵێ ئەمریکا بەتابێت دەڵێ ڕێککەون مەلامیحی لێکچویان زۆرتیایە کاگرانکۆ کە سەرنج بی مەلامیحەکان زۆر ئەڵێ ڕێبکەوە گفتوگۆ بکە تەفاوزگە ئەڵێ قەوارەی هەرێمی کوردستان وەکو پێگەی وەکو قووەتەکەی مەترسی لەسرە باشە کاگرانکۆ من تێناگەمانە بیر ناکەنەوە لەوەی ئێستا ینی دوور بە پەیوەندەکە ئاڵۆستر و تەسعیتر و تەسعیتر بێ قەرارێک داوایەک لە محکەمەی ئیتیحادیە بۆ ئەڵۆشانی خولی شەشەمی پەرلەمان باشە خۆ قەرارە دەچێت ئەم هەرێمی کوردستانە بەس خوازانێت چێتە تونێلێکەوە تاریکەوە ئەگەری بابەتە ئەگەریشی هەیە هەندێک ترس هەیە لەسەری بەڵام وەکوەوەی کە داواکە تۆماکراوەلایەن هێزە کوردیەکانەوە بۆ هەڵۆشانی خولی پەرلەمان باشە من مەبەسم یەک شتە ئێمە گەرەمانەوێ هەرێمەکە بەهێز بێ باواز لە بەغا بێنی خۆمان بەهێزی کینکە مەقاوماتەکانێتی ڕێگری چییە ئێستا تۆ پەرلەمانەکە و
کاران ناکەیتەوە ڕێگری چییە بۆی حکوومەتێک 2 ساڵە بێ کار بەڕێکەرە تۆ حکوومەتێکی شاریەوە ناکەی کە ئەمە ئەبێتە زمانەتی بەهێزبوونی هەرێمی کوردستان ئەگەرێمە نۆت بدەین بە سۆمۆ بۆمان بفرۆشێ بەڵێ ئەمە ڕادستکردنی هەرێمی کوردستان ئەمە تەسلیم بوونە ئەگەر بە من بڵێ تۆ نەوتەکە لە بری خۆدەی فرۆشی هەروانەکە پرسیارێکی زۆر جوانە بیکەین بە نەوعێکی ترکای ڕانکۆ ئەم سیاسەتی نەوتی ئێستا لە هەرێم پەیڕەوەکرێ هی دیفاع لێکردنە یعنی هی ئەوەی ئینسان دیفاعی لێ بکە تۆ لەو کاتی نەوتی فرۆشتووە تاکو 2000 ئەو قەرارێکە لە محکەمەی ئیتیحادی و لە دادگای پاریسەوە دەرچوو 29 میلیار دلار قەرزاری لەوەش واز لێ بێنن لەو کاتێکە بە قاچاق و بە تەنکەر فرۆشتوتە ملیارە قەرزاری تۆ ئەتەوێ من بەمە دیفاع لە چی ئەم ئیدارەدانە بکەم باشە ئەمە خێروبێلەکەی بۆ خەڵک بۆ مؤسسەکانێ بۆ دامەزراوەکانی لەکووا بووە والله حەزەکەم ئەم هەرێمی کوردستانە نەگنەوتەکەی غازەکەی خۆی گەورەترین خزمەت بە خەڵکەکەیکە بەڵام ئەمە بۆتە نقطەیەک بۆ بەهێزبوونی هەرێم و بۆ خەڵکەکەی و یعنی منفعەتەکەی بۆ خەڵک بووە باشە کە ئەمە حاڵی وەزعەکەیە خەڵک بۆ دیفاع لەم سیاسەتی نەوتە بکە کە ئەمە ئێستا ئەم قسانە شەکەین دەڵێن ئەمانە دژی هەرێمی کوردستانن دژی ئەمە لەگەڵ حکوومەتی کاکە ئێمەوە ئەم قسەی ڕاستکەنەوە عیبە ساڵێ نییە و دوانیە تعریفەیەکتان لێیە ئەکسەر ئێمە ناوچاوی و خەڵکەوەڵێن ئەمانە جاش و خۆفرۆشن بۆ جاش و خۆفرۆشین ئەڵێن ئەم ئیدارەدانی سیاسەتی نەوتە هەڵەیە با بیگۆڕین ئەتانەوێ لە بەغدادەوە مەعاشیشتان بۆ بێ نەوتەکەش تەسلیم نەکەن نەوتی سپیشتان بۆ بێ بنزینیشتان بۆ بێ ڕاوڕوت و دزیەکە بەهۆی نەوتەوە هەموو مانگێ با 350 میلیار بۆ 250 میلیۆن دلارەکەن بیبن آخر ئەمە بۆ بەغا قبولیکە ئەی خەڵکەکە ئێمە بۆ قبولیکە ئەی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بە یەکێتیشەوە بۆ قبولیکە بۆ قبولیکە آخر بۆ بەس دەبەرەوەی قوارەیەکمانێ بە ناوی هەرێمی کوردستانە و لە چوارچێوەی پاراستنی قوارەی هەرێمی کوردستانە ئەم دزی و ڕاوڕوتە بکرێ آخر عیبە قوارەکەیش مەترسیکی لەسەرە یا ڕووی دەستوریەوە ئەوە باس ئەکرێت لە لاوازکردنی و لەوانەیە لە کەمکردنەوەی دەسەڵات و وشەکردنی سەرچاوەدارەکانە هەندێک مەترسیە لەسەری بەڵام ئەو قوارەیە کە ناوی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی بە مؤسسەکانیەوە بە پەرلەمانیەوە بە حکوومەتەوە ئەمە زامنە لە دەستورە هەیە کاتێک مەترسی لەسەرە ئەو دەستورە بگۆڕی کاتێ مەترسی لەسەرە کە سیستەمی فیدراڵی هەڵوەشێتەوە چەند نەزعەیەکی شەیە بۆ گۆڕینی دەستوری هەمیشەی عێراق من مەبەسم یەکشتە ئەم تێڕوانین و عەقڵەتەی کە ئێستا هەیە بۆ ئیدارەدانی پەیوەندیەکان لەگەڵ بەغا والله نەیگۆڕین هەر زەرە دەکەین هەر لەم کێشانابین هەر لەبەر ئەوەشە ئەم ڕێکەوتنانی کە باس دەکرێت کاگڕانکۆ والله کاتین ئەمە پینە و پەڕۆ حەپی موسەکینە کاتین و لەوانەیە دوور نییە بەس ئینتیخاباتی یانزە کرا بچینەوە هەمان تاس و حەمامەوە بەغاڵی بینێرەوە تەسلیمی گەوت سیغەیە بدۆزنەوە بۆ ئەم بابەتە یعنی تاکەی یعنی معقول ئێمە لە 2014 10 ساڵ بەغداد یعنی دەوترێم جارە تونترین قۆناغی بەغداد زۆر توندە الحەق توندە و بەڕاستی توندە و لەوانەیە توندەکەی بەشێکی بە گەمە ئیقلیمی و دەوڵەتەکانەوە بەشەکەی تری بەو ڕێکەوتنە غازی کە کرا بەو تەسعیدەی کە کرا بەو لێکەوتانی کە لە ئەنجامی جەنگی ئیسرائیل و ئێلان کراوە توندە بەهۆی ئەوەی تا ئێستا تەفاوزی دانوستانی ئێران و ئەمریکا نەچۆتە قۆناغێکی جدی بوونەوە کە باس کرێتەوە ئەوانە هەمووی تەئسیری هەیە لەسەر توندی بەغا بەڵام ئێمە بەشێکی بەهانەمان ناوە بەشێکی مڕاهەنەمان لەسەر تێکچوونی دۆخی عێراق کردووە بەشێکی ئەوەی خەونیەوەی هەر بەسەر بەخۆنەوتەکە بفرۆشتین و ینی بەڕێی من ئێستش بەغا زۆر توندە بەڵام ینی ئەم قسەی بێ بوترێت ڕانکۆ ڕاگرتن نەناردنی موچە لەلایەن بەغاوە فشارێکی سیاسی و گەمەیەکی سیاسییکە چکە بەپی بڕیارەکەی دادگای فیدراڵی تۆ ئەڵێ موچەی خۆ بنێرە جیاوازی مەکە لە بینی فەرمانبەرێکی هەرێمی کوردستان و خوار و عێراق و بەغدادا و بەڕوونیش ئەڵێ ئەگەر جیاوازی کورد ئەمە تژی دەستوری هەمیشەی عێراق و بەڕوونیش ئەڵێ ئەگەر ململانی سیاسی هەبێ نابێتە هۆی ئەم کارتە بێتە کارتێکی سیاسی باشە ڕستەیەکتان هەیە ئەڵێ من حصة الإقليم لە پشکی هەرێم من پرسیارەکەم ئەگەر ئەو کتابەی تەیفسامی ڕاستە حسەمان نەماوە ئەی بۆ ئێستا باسی وەکرێڵێ بەس نەوتەکە بدەن موچەتان بۆ نێری دامخۆش سیاسیە من لە ڕابروش دەکە باشە ئیسا ئەمە ئەڵێن دیفاع لە چیەکەین لە فەرمانبەران و موچە خۆرانی خۆمانەکەین بەڵام کە ئەڵێن بۆ ئەمە ئەڵێن ڕاستیان وتۆ بەس بۆ شتی تر کە ئەڵێن حکومەتەکە ئێمە تەقسیری و کەم کوڕێڵە خاین و خۆفرۆش و جاشن بەڵام بەغا هیچ مبەڕێکی قانونی و دەستوری نییە لە بڕینی موچەی فەرمانبەران ئەم نوقتەیە بێ زۆر بەڕوونی بوترێ بۆ نیەتی کاک ڕانکۆ تۆ ئەڵەی داهاتی نانەوتی نایەوە ئەی باشە دوو ڕۆژ پێش ئەوەی کتابەکە لە تەیفسامیەوە دەرچێ 51 ملیارەهی 48 ملیارەهیم داهاتی ناوخۆی مانگی چوارێ وەرگرتووە ئەی باشە کە یەکی دوو ئیمزات کرد لەگەڵ حکوومەتی هەرێما بۆنەوە ڕەسیدی دوو مانگتان ماوە من مەبەسم یەک شتە تۆ داهاتی ناوخۆ نایە نەوت بە بەرچاوی خۆتەوە فرۆشتێ
بڕۆ ئیجرایەت لەگەڵ وەسایلەکانی خۆ بەکاربێنە بۆ ئەوەی کە ڕایگری نەک باشترین شت بەدەستەوەیە موچەخۆر و موچەی ڕەشوڕوت و خەڵکە بەدبەخۆیان ئێسش دۆخێکی دروست بووە ئەڵێ ئێمە فەرمانبەرین جەنابە فەرمانبەری ئەچین ئەڵێن حکومەت هێرە موچەمان بەرێ ئەڵێ وەڵا کاکە بڕۆ بۆ بەخا ئەچی بۆ بەخا ئەی باشە ینی فەرمانبەر تۆپی دوو گۆڵی ینی لەملا بۆ ئەو ینی بەداخەوە کە دۆخەکە زۆر ئاڵۆزە و ئومێ دەکەم لە معاناتی ئەم خەڵکی هەرێمی کوردستانە تێبگەن ئومێ دەکەم لە معاناتی فەرمانبەران و خاننشینات تێبگەن کە بەخوا تێناگەن بەڕێز کاک چۆمان محەممەد شارەزای ئەسایی سپاس دەکەم بۆ بەڕێزکردنەوەکانت خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ دەست خۆش.